لەم هەفتەیە کە ڕۆژی سێشەمە سەعات 2:30 ڕاستەوخۆ یەکێک لەوانی کە لەم بەرنامەیە میوانە بێت هونەرمەند ناسر ڕەزازیە بۆ یاڵین لە پاش ناوبڕەکەشەوە جارێکتر ساڵتان نەبێت. خۆشەویستان، ئێرە شوێنی ژەنیارەکانە کە لە بەرنامەی خۆشتین دەنا لێرە ژەنیارەکان ئامێرەکانی خۆیان ئەژەنن. ئێرەش ئەگەر پێشەواگیان شوێنی ئەو بینەرەیە کە لێرە هاندانی خوێندکارەکان و بەشداربووەکان ئاات. ئەمەش کورسی مامۆستاکانە، کار مامۆستایە و لەسەر کورسێک دانیشێت دەستەنێت بە زەنجی یاخود ئەم دوگمەیە کە خوێندکارێک هەڵەبژێرێت. ئێمە زۆرجار لەم بەرنامەی خۆشی دەنابینیمان ئەم کورسەیە خولێتەوە. دڵنی پێات و ئەو خوێندکارە ئەمێنێتەوە لە بەرنامەکە بەشدارە بێت و یەکێکەکە بێت لەوانی کە منافەسە لەگەڵ خوێندکارەکانی تراکات. لەگەڵمان نابن. من بەنسبەت بەرنامەکە سەرەتا لای چەند هاوڕێ و مامۆستایەکی خۆشەویستم بوو کە منیان هەندا بێمە و بەرنامەیە. سپاس لێرە و سپاس پەیمانگە هەر جوانەکان و چەند مامۆستایەکی تایبەتی خۆم دەکەم. جوانەکانی ڕەواندوس زۆر سپاسیانەکەم، بەڕاستی ئەوان زۆر پاڵپشتیان کردو. ڕەواندوس هاتوویت؟ بەڵێ. بەنسبەت ترس و من ئەم سێشەمێ بەرنامەم نییە بۆ سێشەمەی داهاتوو لەگەڵ چەند هاوڕێیەکەم بەنسبەت ترس هیچ ترسێکم نییە، چونکە هەمویان هاوڕێین و کامان باشتر بێ ئەوە سەر دەکەوێت. میران، ئەڵێن باشترین شتەوەیە کە بزانی چ گۆرانێک هەڵبژێریت، بە تایبەتی لەم بەرنامانەیە هەڵبژاردنەکەت ئەبێ باش بێت. هەستەکەی کە هەڵبژاردن کاریگەری هەیە لەسەوەی کە بۆمانەوەی کەسێک کە بەشدارە بێت لەم بەرنامەیە؟ بەتەشید ساسە ئەو گۆرانی کە تۆ دیاریەکەی سەوتی خۆ دەرەخە و ئەو گۆرانی کە تۆ دیاریەکەی هەموو احساس و چۆنەڵی هیچ نەشازێکی تیانەکەیت و پڕ بە پێسی خۆی گۆرانێکە بە جوانی بڵیت، ئەوە گرنگە زۆر. ڕابێ جانێ بوهارێ دەست پێ کرد لێ پاسار و ملا تیرهارانێ لێ کرد. ڕابێ جانێ بوهارێ دەست پێ کرد لێ پاسار و ملا هیربارانێ لێ کرد. دابچین بێ شۆرێ لێ لاوکە کە پرەک چێ کرد بۆ زۆسک و کارۆخی جانێ گۆل وەرێ کرد بۆ زۆسک و کارۆخی جانێ گۆل وەرێ کرد. ئەم گۆرانێ پێشکەشە بە خەڵکی ڕەواندز و هەموو کوردستان و خۆشەویستیمانەیە بۆ خەڵکی ڕەواندز و بۆ هەموو کوردستان. ئەمەش یەکێکە لە بەشداربووەکان. میران، بەشداربووەکانمان کە ماڵاوایی کردووە زۆر بەداخەوە. ماڵاواییت کردووە؟ زۆر چاکە. تۆ چه هەستێک هەیە کە تۆ ماڵاوایت کرد لە بەرنامەی خۆشتین دەنگ لە کەناڵی NRT2؟ ڕاستیەکەی هەموو کەسەیەوە تێوەیە کە لە بەرنمەیەکی بۆ شێوەیە سەرکەوتن بەدەست بێنێ. چەند کەسەکەم بەرنمەیە لەناو خەڵکە جێی خۆی کردوێتەوە؟ بەڵێ، بەڕاستی لەناو دڵی گەنجەکانمان جێی خۆی کردوێتەوە. بەرنمەیەکی تازەیە وەجیانیشە. من وەکۆی کە بەشداریم کردو زۆر خۆشحاڵ بوو، مەگەر سەرکەوتمە خۆشحاڵتریشە بووم، بەڵام ئاساییە بەوەنەی چەند هەڵەیەکەوە لەوانەیە گۆرانەکەی خۆت نەبوو بێیان قەلەقی لەو ڕۆژا کێشەیەکە بوو بێ نەوتوانی بێ باشی گۆرانەکە بڵێ. گۆرانێک ئامادە کردی بوو؟ بەڕاستی مامۆستا نەجمەدین گۆرانەکەی بۆ مندانە، لەوانەیە هەرەوەش بوو بێ نەمتوانی بێ باشی گۆرانەکە بڵێم. تۆزێکمان بۆ بڵێ ئێستا ئەوەتانێ لەم بەرنامەش دەرمکەن. ئەوەی ئەو ڕۆژە فەلەک بەختەکەم بۆ چەشێوانی شادیاکەمت بەر بە پەشیمانی نەشەر نەپەیمان نێبالاتەوە دڵ بە ناڕازی لەلاتەتەوە. دڵنی هەمووتان خۆشە، من دڵنێم بەر هەمووتان کۆدەکان هەرمووتان زۆر چاکە. ئێمە ئەچینەوە بە ناو ستودیۆ لەگەڵمان نابن. زۆر سپاس. هاوسەری شیران عوسمان. بەڵێ. هیچی لە ژەنیارەکان لێرە. باشە، تا چەندێک هەستەکەی کە ئەو بەشداروانی لێرە بەشدار خوێندکارەکان ئاستێکی پێویستیان هەیە و دڵنیان خۆشە و تومۆحیان هەیە بۆی کەسبێنە ببنە هونەرمەندێک لەم وڵات هەیە خزمەتکەن. بەڵێ، وەڵا ڕاستیەکەی خۆم متابعیشی ئەم بەرنامەی تابعی ئەم بەرنامەیەم، بەڵام ئەتوانم بڵێم زۆرینەیان یعنی هی ئەوەن یعنی کە بنەگوانی بێشێکی زۆر باش، چونکە تاقە و توانایکی باشیانەیە، بەڵام بە مەرجێک هەوڵ بن
تەمرینی زیاتر بکەن مەسەلەن دوای ئەمەشکە ئەگەر لەم قۆناغەژە دەرنەچوون هەر هەوڵ بن و بەردەوام بن و پرۆڤی خۆیان بکەن و بتوان لای مامۆستایکی باش پرۆ بەدەنگیان بن و بەرەو پێشتر بڕۆن. چۆنن؟ زۆر بەشداری وانێ؟ زۆر چاکە. هەردووتان بەشدارن. تەمەنە چەندە؟ 14 ساڵ. 14 ساڵە. باشە. وابزانم لە هەموویان مناڵترێکی تۆ. بەڵێ. زۆر چاکە. ئەمە یەکێکە لە بەشداربووەکان، بەڵام لە هەموویان مناڵترێکە تەمەنی 14 ساڵە. ناو چییە؟ سیڤان کوردۆ. سیڤان گیان هەستەکەی ئەتوانی تۆ لەگەڵ ئەوانی کە لە تۆ گەورەتێکن ئەو خۆت لێرە بسەلمێنیت و بمێنیتەوە و یەکەمیش دەرچیت؟ وڵی ئیشاڵڵا ئەگەر مامۆستا دیاری لای مامۆستا دیاری مامۆستا دیاریت؟ بەڵێ. زۆر چاکە هیوای سەرکەوتن بۆ خوازین. ئەوڵێ لەم هەفتەیە کە سێشەمەیە ئێمە سوپرایز و یاخود مفاجئی زۆر گەورەمان بەدەستوێت کە خوێندکارەکان گۆرانی باشەڵێن. چ گۆرانێک ئامادە کردووە؟ وڵای گۆرانیەک مامادە کردووە نابێت توانم بیلم. لێرە ناتوانێت نییە؟ بەڵێ. باشە هەر بە چ بەبێکتی گەڵی باشە؟ هاتی پێم دەست گۆرانێک. ئەمە بەنیێنی زۆر چاکە زۆر باشە هیوای سەرکەوتن بۆ خوازین دوایم پێتان ئەڵێم تۆش بەشداروێکی لە بەشداربوونەوە؟ بەڵێ. زۆر چاکە تا چەندێک هەست دەکەیت ئەمێنیتەوە لەم سێشەمەیە و ترسی لێ نیشتووە؟ بە تاکید بۆ مانەوەی ئەم بەرنامەیە تەبعاً خۆم باش ئامادە کردووە وەک ترسیش هیچ ترسێکم نییە چونگاتی من بە حۆڕێتی خۆم هاتوومە سەر ئەو ستایزە بەڵام هیچ کەسێک بە زۆری نەهێناوم هیوادارم بتوانم بمێنمەوە کۆمەڵە کاری جوانکەم بۆ مانەوەی ئەو بەرنامێشم مانەوەشم لەدەست ئەو خەڵکە ئازیز و خۆشەویستیە کە ئێستا بینەری ئەم کەناڵایە کەناڵی نارتید و بەرنامەی خۆشەویستیدان هیوادارم بتوانم کارێ بکەم کە ئێزەمێسم بۆ بنرم ببمە ستاری ئەم بەرنامەیە. لە چ شارێکەوە؟ من خەڵکی شارە جوانەکەی سەنگەسەرم سەر بە قەزای قەڵاتجێ خۆشەویست دانیشتوی شاری دەواازەی ڕاپەڕینی شاری ڕێنەی ئازیزم. ئێمەش بە خێراتنەکەین بۆ بەرنامەی خۆشی دەنگ و بۆ کەناڵی NRTV. زۆر سپاس بۆ ئێوەش. هیوادارین سەرکەوتوو بن هەردووکتان. ئێستا بێکۆ تەمرینتانە کرد؟ یان باسی وەزعەکەتانە کردەوە تانوەم سێشەمێت چییە بێت؟ نا وەکو هەر کەسۆ لە ئاس خۆیەوە کۆمەڵێک لەوانە کۆمیتێک هەبێت لەگەڵەکتری باسکەین بەس من ئەوم لات چوو کە ئەمڕۆ لەگەڵ هونەرمەندی خۆشەویست مامۆستا دیاق قەراغی کۆمەڵێک پێشنیاری گۆرانیەکانمان کرد کۆمەڵێک گۆرانی جوانمان هەڵبژارد بەڕاستی زۆر ماندوویە لەگەڵمانە حەقی دەستخۆشان لێ بکرێت بەڕاستی سوپاسیانەکە. ئێمەش لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستی نێرین بۆ هونەرمەند دیاری قەراغی هونەرمەند نەجمەدین غوڵامی کیژان ئیبراهیم و هونەرمەند کاکاروان. خۆتان ئامادەکەم بۆم سێشەمەیە؟ ئەرەوەڵا زۆر چاکە. هیوادارین سەرکەوتوو بن بەرنامەیەکی جوان پێشکەش بە بینەرانی NRTV بکەین و بە بینەری بەرنامەی خۆشی دەنگ. دەی خەریکی کارەکەتان کاکە گیان. سڵاو. وڵاهی ئێمە سێشەمە یەکەم بەرنامەی ڕاستەوخۆمانە سەعات 10:30 ئەوتی دوایێ باشەوە وەسەگیان. کاکدیاری زۆر مەشغوڵە ئەمڕۆ لە بەرۆی کە پرۆڤەی بە گروپەکانی کردووە. بارحاڵ ئێمە سێشەمە سەعات 10:30 یەکەم بەرنامە یەکەم ڕاستەوخۆ دەست پێەکەین و بە بەشداری 24 گۆرانی بێژە کە لە هەر چوار پارچەی کوردستانەوە زۆر خۆشحاڵیە بۆ ئێمە. لێرەوە هیوای سەرکەوتن بۆ هەموو بەشداربووەکانە خوازین. هیوادارن لە ئایندە ببنە هونەرمەندێک کە بتوانن خزمەت بە نەتەوەکان بگەێنن کە نەتەوەی کووردە. ببنە هونەرمەندێک کە بتوانن لە ئاس پێویستا بن. بەرنامەی خۆشترین دەنگ لە ڕۆژی سێشەمەیە کە کاژمێر 10:30 و ڕاستەوخۆ ئەبێتە میوانی ماڵەکانتان لە کەناڵی NRTV. کەناڵەکەتان مەگۆڕن چاوەڕێکن کە بزانین کێ ئەمێنێتەوە و کێش لەم بەرنامەیە ئەچێتە دەرەوە بەڵام هیوای سەرکەوتن بۆ میانە خوازین. تا بەرنامەی داهاتوو بەخواتانت سپێرم کاتێکی شادێک تێبین و خواتان لەگەڵ.